یەکێک لەسەر ئۆتۆمبیل باوکی دەکوژێت و یەکێکی دیگەش لە داخی هاوسەرەکەی ئۆتۆمبیل دەسووتێنێت. ئەمە بەشێکە لەو ڕووداوانەی کە تەنیا لە ماوەی چەند کاتژمێرێکدا لە شاری سلێمانی ڕوویاندا. ماوەی هەفتەیەکە لە شارەکانی هەرێمی کوردستان ڕووداوەکانی کوشتن و تەقەکردن بە شێوەیەکی بەرچاو پەڕەیان سەندووە و بەهۆیانەوە ژمارەیەک کوژرا و برینداری خستووەتەوە. ئێوارەی ڕۆژی دووشەممە دوو بازرگان لە شاری هەولێر بە پاسەوان و کەسی نزیکەکانیان لەسەر پارچە زەویەک کە لە بنەڕەتدا موڵکی گشتیە یەکتریاندایە بەر دەستڕێژی گولە و بەهۆیەوە 4 کەس کوژران و سیانی دیکەش بریندار بوون. دیمەنەکانی ڕووداوەکە زیاتر لە فیلمە سینەماییەکان دەچوون. بەچەکی جۆرا و جۆر و لە مەودایەکی کەمدا دوو گروپی چەکدار بە ئۆتۆمبیلی مۆدێل بەرزەوە تەقەیان لە یەکتر دەکرد. پێش ئەو ڕووداوە لە سنووری گەرمیان بەهۆی کێشەوی زەوی وزارەوە 6 بەلا کە بەسەر دوو کۆمەڵەدا دابەش بوون تەقەیان لە یەکتر کرد و بەهۆیەوە برایەکی خۆیان کوشت. ئەمڕۆژ لە ناو جەرگەی شاری دهۆک لە ڕووداوێکی تەقەکردندا کەسێک بە هەڕەمەکی تەقە دەکات و بەهۆیەوە 4 کەس بریندار دەکات کە برینی یەکیشان سەختە. هێز ئەمنیەکانی دهۆک لە هەوڵی دەستگیرکردنی تەقەکەرەکەدان، بەڵام تا ئامادەکردنی ئەم راپۆرتە دەستگیر نەکراوە. هەر ئەمڕۆ لە شاری سلێمانی کوڕێک باوکی خۆی کوشت و ژنێکیش لە داخی مێردەکەی ئۆتۆمبیلەکەیانی بە شاخی ئەزمەڕەوە سووتان. پۆلیسی سلێمانی وێنەی بکوژەکەی بڵاو کردەوە کە گەنجێکی تاتۆ لە قۆڵە و لەدایک بووی ساڵی 2005 بە پێی زانیاریەکان بەهۆی داواکاری بۆ کڕینی ئۆتۆمبیل لەگەڵ باوکی بووەتە کێشە و بە چەقۆ کۆتایی بە ژیانی هێناوە. هەر ئەمڕۆ هەواڵی سووتانی ئۆتۆمبیلێک لە شاخی ئەزمەر بڵاو کرایەوە. بە پێی زانیاریەکانی پۆلیسی سلێمانی ئۆتۆمبیلەکە لەلایەن ژنێکەوە سووتێنراوە و هۆکارەکەشی بۆ کێشە لەگەڵ هاوسەرەکەی گەڕاندووەتەوە. زۆربوونی ڕووداوەکانی کوشتن و بڕین لە هەرێمی کوردستان دەرخەری کەمبوونەوەی متمانەی هاوڵاتیانە بە یاسا و دادگاکان. بەپێی بەدواداچوونەکانی حەوت ڕۆژ خاوی لە پرۆسی بەدواداچوون و ڕێکارەکان وای کردووە هاوڵاتیان بۆ یەکلاکردنەوەی کێشەکانیان کەمتر پەنا بۆ دادگاکان بەرن و بەچەکەکانی دەستیان کێشەکانیان یەکلا بکەنەوە.